محمود زۆر بەخێر بەی سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم. دەمەوێت بڵێم کە ئایا عێراق لەو ناکۆکی و لەو گرژیانەی کە لە دەوروبەری ڕوودەدەن تێوەگلاوە لە ناکۆکیە هەرێمایەتیەکان تێوەگلاوە؟ مساء الخير على جنابي. والله ئێوارەتان باش، شێوارێک بینەرانی کوردستان 24 باش. زۆر سپاس بۆ ئێوە بە دڵنیاییەوە زۆرێک لە وڵاتانی دراوسێ دەیانەوێت عێراق بکەن بە ناوەندێک و بیکەن بە مەیدانێک بۆ سافکردنەوەی ئەو هەژمارانەی لەگەڵ وڵاتانی دیکە هەیەیانم و دەیانەوێت عێراق تێوە بگرێنن لەو دۆسیانە کە پەیوەندی بە عێراقەوە نییە بۆ ئەوەی دوزار عێراق بکەن بەو مەیدانە بە مەیدان یەکلایکردنەوەی ململانی هەرێمیەکان بۆچی بۆ ئەوەی مەترسی لەسەر خاچی ئێران دوور بخەنەوە بۆ نمونەگەر باسی ئێران بکەین. تەنانەت بەم دوایە نەش بینیمان کە ئەو دەسوەردانە بەردەوامانەی ئێران لە کاروباری عێراق لە تەواوی ئاستەکان لەسەر ئاستی سیاسی و دەسوەردانی سەربازی دەبینین کە سەردانی بەردەوام هەیە لەلایەن فەرماندەکانی ئێران و سەرکردە سەربازیەکان و دەست لە زۆر جونگای عێراقەوە وەردەدەن. ئەمە جگەلەوەی دەسوەردانی تورکیاشەیە لە نێو عێراقداوە ئەمریکا بە هەمان شێوە بۆیە عێراق دوور نیە لە ململانیانە. لە نێو ئەم هەموو دەستوەردانە عێراق دەتوانێت وەکو دەوڵەتێکی فیدرالی بەرژەوەندیەکانی خۆی بپارێزێت؟ والله المفروض العراق خۆی پێویستەوا بێت، پێویستە بەم شێوەیە بێت. دوای 21 ساڵ دەبوایە کە توانی بێتی کە بگات بەم شتە و ئەو کێشانە چارەسەر بکات و خۆی بسەپێنێت بەسەر ئەم بابەتەوە ئیرادەی خۆی بەسەر ئەم واقعە بسەپێنێت کە لە ناوچەکەدا هەیە. بەڵام لاوازی سیاسیمان بینیوە ماوەی چەندین ساڵە ئەم لاوازی سیاسی لە عێراقەیە و ئەوەی کە سەرکردەکان ملکەتی ئیرادەی دەرەوە بووینەوە ئیرادە بەسەر عێراق دەسەپێنراوە بەسەر هێز عێراقەکان بۆی عێراق ئەوەندە لاواز بووە توانای ئەوە نەماوە بەرگری لە خۆ بکات. هەرچەندە ئێمە هیوا خوازین بە هەموو هێزە سیاسیەکانەوە هیوا خوازی ئەوەن کە عێراقێکی توندو بەهێزە بێت بتوانێت بەرگری لە خۆی بکات و بتوانێت سنوورەکانی خۆی مافەکانی خۆی خوێنی ڕۆڵەکانی خۆی بپارێزێت. بەڵام هەموو ئەوەی ئەمە بینیومانە لەمەوەی چەند مانگی ڕابردوودا بەردەوام شاری عێراقی بە ئامانجکرا وەکو هەولێر بە موشەکراوەتە ئامانج و هەروەها فڕۆکەی بە فڕۆکەوانمان بینیوە بەسەر عێراقەوە. ئەمە پێشێلکاری بۆ سەروەری عێراق وا سەروەری عێراق لەکوێیە تۆ ئەمە بارودۆخت بێت. دەسەڵاتی عێراقی شکستی هێناوە لە ماوەی ڕابردوو هەڵوێستێکی یەکلاکەرەوە پیشان بدات سەبارەت بەم بابەتە. بۆیە ئێمە نەمان بینیوە کە عێراق باڵویۆزی ئێران بان بکات و دەری بکات لە وڵاتەکەی یاخۆت پەیامێکی توندی پێ بدات یاخود پەیامێکی تون تەنانەت بە ئێران بدات بۆ ئەوی کۆتایی بەم بابەتە بێنێت و بڵێت ئێمە چیتر ڕێگە بەوە نادەین کە ئێوە ببنەمایی مەترسی بۆ سەر ئاسایشی. بەڵام ئێمە هیچ شتێکەوەمان نەبیست. باشە بەتایبەت ئەگەر باسی ئەم هێرشەی شەوی ڕابردوو بکەین ئەمە چی دەگەێنێت؟ با ئێمە مجاملە نەکەین و زۆر بەڕاشکاوانە قسە بکەین. هەموو لایەک ئەوە دەزانێت کە عێراق ئێستا خوێنەکەی وەکو ئەو وایە بە خۆڕایی کرابێت. ئەمەی لە بابە ڕوویداوە شانۆیە. بۆچی شانۆیە؟ چونکە ئەمریکەکە دەمەوێت باز لەوە بکەم شانۆکێ. ئەمریکاکان دەڵێن ئێمە هێرشمان نەکردو فڕۆکەمان بەسەر ئەو ناوچەیەوە نەبووە و پەیوەندی بەمەوە نەبووە. لە هەمان کاتدا بەرگری عێراقی دەڵێت فڕۆکە نەبووە و درۆنیش نەبوو بەسەر ناوچەکەەوە. هەموو کەسێکیش دەزانێت ئەگەر ئەمریکا بێت هێرش بکات هێرشێکی تون دەکەن و هێرشەکەیان ڕاستی ئازاری دەبێت. بۆیە ئەمە هێرشێکی نمایش ئاسای شانۆکارانەیە. پێم وایە ئەو هێزانەی کە پشگیری سەردانەکەی سوودانیان کردو ئەم هێزانە ئەمڕۆ بۆ لە سەردانەکەیدا بتوانن هاوبەشی ڕاستەقینە دروستکەن. بەڵام لایەنی ئێرانی نیگەران بۆ بەم شتە هەراسان بۆ بەم شتە و نایەوێت لەگەڵ ئەمریکان زیک بێتەوە کێشەکان چارەسەر بکرێن و ئیرادەی عێراقی بسەپێنرێت و بێت بە هاوبەشی نێودەوڵەتی. بۆیە ئەم شانۆیە و ناردنی موشک و ئەوەی کە ئایا دەزاندرێکێ یاخود نازاندرێکەیە لە دەواازەی شەهیدەکان و ئەم بابەتانە پێم وایە ئەمە ئێران و گروپەکانی سەر بە ئەوانن ئەم شانۆیان دروست کردووە و لەم ناوچانەیان داوەدانەوێتەوە ئەگەر بەستە بشکێنن کە لە مانگی دووە لە نێوان هێزە چەکدارەکان و لە نێوان ئەمریکادا هەیە بۆەوەی هێرش نەکەنە سەریەک. هەموو کەسێک ئەوەی بەبیرە کە ڕێکەوتنێکی لە نێوان حکوومەتی فیدرالی و عێراق بۆ ئەوەی هەموو ئەو
ئۆپەراسیۆن و کردانە ڕابگرن بەڵام ئێران بۆی ئەم پەیوەندیە باشە و بۆی کرانەوەی ئاسۆ بەڕ عێراق و ئەمریکا و سەردانەکەی محەممەد شیع سوودانی بۆ ئەمریکا و دروستبوونی کەشەوەیەکی نوێ لەگەڵ ئیدارەی ئەمریکا لە ڕێگەی وەبەرهێنان و کردنەوەی بازار و هێورکردنەوەی بارودۆخ و پشتگیریکردنی عراق لە هەموو بوارێکدا بینیمان کە هێزە سیاسەکانی شتەرانەت دەستخۆشیان لەم شتە کرد ئەم نزیک بوونەوەیە ئێرانی زۆر هەرەسان کردو بۆە ئێرانیەکان خۆیان ئەم بابەتیان کردو بۆی کارتەکان تێکەڵ یەکتری بکەن و شەقامی عراقی بخڕۆشێنن بەرپرسیارەتەکەی بخەنە ئەستۆی ئەمریکا هەموو لایەکیش دەزانێت ئەو هێرشانەی ئەمریکا پێشتر کردێتی هەمیشە جەرگەی ئامانجەکەیان پێکاوە و ئامانجەکەیان بە وردی دەپێکن بۆیە من دەڵێم شانوێکی زۆر ئاشکرایە لەلایەن ئێرانەوە هەموو کەسێکیش ئەوەی بەبیرە هیچ سەرکردەیەک نییە دوای هێرشەکە چوو بێتە ئەوێ سەردانی کردوێت بەڵام کاتێک ئەمریکا هێرش دەکات هیچ سوپایەک نییە هیچ سەرکردەیەک نییە نەچوو بێت بۆ ئەو شوێنانە بەڵام ئێمە ئەمڕۆ دەبینین دوای ئەم هێرشە خەڵک بە ئاسایی دەچێت سەرکردەکان سەیری شوێنی هێرشە دەکەن دەبینن تەقینەوە کە چۆن بووە و پێیان دەنێرن ئێمە لێرەین و ئێمە دەگەڕینەوە بەهێزەوە و ئەگەر ئێران وڵەتمان پێ بدات ئێمە هێرش دەکەین ئەمان زمان ئەمریکایە بۆیە ئەمە شانۆنامەیە بەڵام کەس ناوێرێت باسی بکات ئەمە کردێکی ئێرانیە بۆ ئوروژانی ڕای گشتی وەشکسپێنانی محەممەد شیع سوودانی لە بەرامبەر پارتە سیاسیەکان ئەوانەی بە ئێران پرسیارێک بکەم ئەمڕۆ سوودانی گەڕایەوە بۆ عێراق کەواتە ئەوەی کە وەکو دەستکەوت ناوی دەبرێت لە ئەمریکا بەدەستی هێناوە دەتوانێت بیپارێزێ من پێم وایە محەممەد شیع سوودانی زۆرێک لە هێزە سیاسیەکان بە نمونە سەرکردایەتی کوردی پشتگیری دەکەن و پشتگیری سەردانەکەی دەکەن بۆ ئەمریکا هێزە نیشتیمانیەکان ئەوانەی دەیانەوێت عراقێکی بەهێز دەبێت پشتیوانی محەممەد شیع سوودانیان کردووە لەم سەردانە هیواخوازی محەممەد شیع سوودانی لەو کارنامەیەی دیاری کردووە و لەوەی کە لەگەڵ ئەمریکا باسی لەگەڵ کردوون نەچێتە ژێرباری ئەجێندای دەرەکی و ئەجێندای ئێرانی و باڵەکانی ئێران لە ناوچەکە بۆ ئەوەی ئەم پرۆژە و ڕێکەوتنانە شکست پێ بهێنرێن بینیشمان پێشوازی زۆر باشی لێکراوە لە ئەمریکاش پێشوازیەکی زۆر باشی لێکراوە هیوای باش هەیە ئاسۆیەکی ڕوون هەیە پێویستە ئەم هەلە نەفەوتێت و لە بەرژەوەندی عراق و بەرهێنان تێ دەبکەن بۆ ئەوەی عراقێکی بەهێز دروست بکەین عراقێک توانای پاراستنی زەوی و ئاسمانی خۆی هەبێ و مەترسی وڵاتانی دەوروبەر لەسەر خۆی دوور بخاتەوە. کەواتە باەک پرسیار بە کوردی بکەم کەواتە گروپە چەکدارەکان وەڵامی ئەم هێرشە نادەنەوە؟ من پێم وایە ئەگەر بێت و فەرمانیان لە ئێرانەوە بێبێت وەڵام دەدەنەوە و کارتەکان خراپ تێکەڵ دەکەن و محەممەد شیع سوودانی دەخەنە بارودۆخێکی نەخۆشەوە ڕەنگە وەڵام بدەنەوە بەڵام من هیوادارم محەممەد شیع سوودانی سوود لە باڵە نیشتیمانیەکان ببینێت ئەوانەی پشتگیری ئەو دەکەن و ڕوبەڕووی ئەم میلیشیانە ببێتەوە کە نایەنەوێت عراق سەقامگیری و ئاسایش بەخۆ بین و دانەوەی خوێنی عراقیەکان بڕێژن هەمومان لەگەڵ فەڵەستینین ئەم بابەتە ئەگەر پەیوەندی بە فەڵەستینەوە هەیە هەمومان لەگەڵ فەڵەستین هاوسۆزین نیگەران بە بابەتە بەڵام نابێت ئەم کارتە بقۆزرێتەوە لەلایەن ئێرانەوە و بیەوێت بۆ پشتنی خوێنی خەڵکی عراقی بەکاری بێنێت بەم شێوازە هەرزان و کەمانە هەمومان لەگەڵ خەڵکی فەڵەستین داین بەڵام عراق شایانی سەقامگیری و پشتیوانیە پشتگیریکردنی سودانیش ئەکرد. زۆر سپاسی ئامادەبوون تەکەم بەڕێز مەحموود عەگەلی ئەمینداری حیزبی ئەمە زۆر سپاس. شكرا لجناب.